کوڕێکی گەنج لە زانکۆ بوو. هاو ڕۆژێ لەگەڵ منە قسەی کرد و کاتە من لە زانکۆی سەلاحەدین بووم. وتی کاک دکتۆر من کێشەیەکم هەیە، حەزم بە ژیانە، ئەمەوێ هاوسەرگیری بکەم، ئەمەوێ خزمەتی دایکم بکەم، ئەمەوێ شەهادەی بەرز بێنم. یەکێ بووی لە خوێندکارە زیرەکەکان، قوتابێکی زیرەک بوو. بەزووتی ئێستا لەگەڵ برادەرێکمان دەنگەدەنگێکمان بوو بە منی و دەگەر پیاوی بچۆ تۆڵەی باوکە بکەرەوە. منی شاتومەتە دنیا باوکی خۆم نەبینیوە نازانم، دەستکی دایکما بوو. دوایی پرسیار و شتی و ئاوام کردووە باوکم کوژراوە. چی بکەم من ئێستا؟ وتم باوکە جان ئەوە تۆ عمرە نزیکەی 20 ساڵە 20 ساڵە، باوکە 21 ساڵە کۆچی دوایی کردووە، خوا لێی خۆش بێ. ئەکید ئەوەی کە کوشتوێتی بزانە، ئەکید حکومراوە، نازام چی کراوە، ئەرە وڵا حکومراوە دوای عەفو کراوە، نازام چی الحاصل. وتم ژیانی ئاسایی خۆ بژی. وڵا بە منیان و تۆ غیرەت نییە، تۆ پیاونی ئەبێ بچی تۆڵەی باوکە بکەیتەوە دێ. هەر کەسی نزیکی خۆشم. منی ئێستا چی بکەم؟ وتم باوکە جان معقولە تۆ بچی ئێستا زەلامێ بکوژیتەوە؟ خۆشت دەڕۆی لە سجنە عەرزێ، ئەوەشەوە ئەوە تا دوای. والحاصل ماوەی قسەمان لەگەڵا کرد و دووسێ جەلسە لەگەڵا دانیشتین، ئیتر تەخەڕوجی کرد ڕۆی. دوای ماوەیە زانیمەوانەیە کە ئەم کوڕە کە سوکاری هەر وازیان لێ نەهێناوە، ئەخیرەن بۆ ئەوەی چۆنەڵێ ئارێکە شتێکە بە ناو چاوانیەوە چۆ کابرای کوشتۆتەوانێ، ئێستا لە ناو سجنایە. ئەگەر لێبوردەیی هەبوایە بەڕێزان، ئەگەر ئەم چوار دەورەی تەسامحیان هەبووە بیان تا ئەمە حەقی خۆی وەرگتو یا ساوەری گرتۆ تەواوی تشتەکە سڵح کراوە.